بەڕێزان وەک ئاگادارن ڕۆژ لە دوای ڕۆژبار و دۆخی دارایی خەڵک و ڕوو لە خراببوونە و قەیران دوای قەیران بۆ خەڵک دەخڵقێندرێت دوای قەیرانیش گرانی نرخی کارەبای نیشتیمانیە بە بەراورد بە داهاتی خەڵک بۆ هۆیەوە ئێمە بە پێویستمان زانی ئەنجومەنێک لە چالاکوانانی دەڤەرەکە بۆ خەمی خەڵک پێک بهێنین و بۆ بەدواداچوون و چارەسەری ئەو گرفتە و بۆ ئەو مەبەستە لە چەند ڕۆژی ئایندەدا لەگەڵ گشت لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ڕەزامەندی خۆیان لە دەڤەرەکە کۆ دەبینەوە و لە ئەنجامی چارەسەر نەبوونی ئەو دۆخە ناچارمان دەکەن شەقام بجوڵێنین و ناڕەزایەتی بەرفراوان لەسەر جەم شار و شارۆچەکان بەڕێوە بچێت بە هەموو لایەکیش ڕدەگەێنین خۆپیشاندانی بەیانی بۆ پشتیوانی کاکبەکری کارەبا هەڵدەپەسێرین لەبەرەوەی لەژێر فشاری شەقام و لەژێر فشاری شەقام هیچ سزا و لە پرسینەوەیەک مەترسیەک لەسەر بەڕێزیان نەماوە لە ئەگەری هەر لێ پرسینەوە و سزایەک لەسەر کاکبەکر شەقام دەجوڵێنین. دوای سپاس بۆ گشت لایەک و تێکڕای خەڵک ڕوونکردنەوە وەک بەکری کارەبا دەمەوێت پێتان ڕابگەێنم کە هیچ سزادان و دەرکردنم لە کارەکەم لە ئێستادا نییە و دڵنەوەی تەواویان پێداوم فەسڵ ناکرێم و لە بەیانیەوە دەتوانم وەک جاران داوامی خۆم بکەم لەگەڵ ڕێزمدا. سوپاس دووبارە سوپاس بۆ پشتیوانیکردنی و خەمخۆری هەموو لایەکتان. من لەسەر عەقوتنم پەشیمان نیمە پێویست ئەم پرۆژەیەکی جوانە بۆ ژینگەش پیرۆزە بەڵام پێویستە لەگەڵ باخەڵ و خەرکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و کرێچی و نەبوونی خەڵکدا بگونجێ.